کەباب خۆی کەبابی سلێمانی بەوە بەناوبانگە کە لەبەی بەرخ و کاوڕە لەگەڵ سەرپراسی گوێرەکە و دووکە ئێمەش ئەمە لە بەکەمانە لەبەی بەرق شتێکی زۆر تایبەتە ئەمە بۆ کەباب بەکارهێنین لەگەڵی سەرپراسووە سەرپراسووی گۆرەکەی ناسکی کوردی لەگەڵ دووکە ئەم دووکە بەم سێ گۆشتە ئەتوانین کەبابێکی بەلەزەت و بەتام دروست بکەین. جا کەباب وەکو باسمان کرد سەرەتا ئەبێ بتێ کەبابێکی بەلەزەت بکەی بێت لە بەکە لەبەی بەرق بێ و سەرپراسووی گوێرەکەی ناسک بێ نەک ڕەشە گۆشت. هەندێک کەسێ ڕەشە گۆشت بەکارهێنە بۆ کەباب. ڕەشە گۆشت کۆمەڵێ چۆن بڵێ خراپێتی یەکێ لەوانە کە بۆ سەرێ شۆمانە یەکێ لەوانە کەبابێکی ناسکی جوان تۆ ناتوانانی کەبابێکی ناسکتە پێشکەشی ئەو ئەزیزانێکی کە سەردانەکە چی ئەوانش لە ماڵەوەیە لە دەرەوە بۆ خۆیانەکەن جا هەتا ئەتوانن سەرپراسووی گوێرەکەی ناسکی کوردی ئەوە بەکاربێنن زۆر بەلەزەتە لەگەڵ دووگا دووگی خۆمان ئەم سیانە تێکەڵەکەین بەپی قیاسی خۆی تۆ کە قیاسەکەی کۆمەڵێ چۆن بڵێ ئەبێ گۆشەکە بناسیتەوە بەڕاستی لەبەکە چەور بێت سەرپراسۆکە چەور بێ ئەنی ئەبێ حسابی ئەوکەی بووی کە حسابی ئەو دوانن کرد کە لەبەکە و سەرپراسۆکە زانی ئەو کات عادەتەن ئێستا ئەم دووگە ئەم لەبەیە ئەفوو ئەم لەبەیە وشکە ئەم لەبەیە سەرپراسۆکە کەمێک چەورترە چکە ناسکترە سەرپراسۆکە لە ئەو کاتە ئەتوانین ڕێژەی دووگەکە کەمتر بەکاربێنین ینی گۆشت عادەتەن کە لەبە وشکی بێ ئەم سوورترە ینی تابڵی سپیەکەی بڵێم کەمترە ئەگەر لەبەکە چەور بێ حیوانەکە قەڵەو بێ و دابەسە بێ و چەور بێ ئەو کاتە لەبەکە تەمە سپیترە و دووگی زیاتر پێوە زیاتر بۆ ئەناسرێتەوە سەرپراسۆکەش بە هەمان شێوە زۆر کەس ئەو پرسیارەمان لێکن بۆ مەسەلەی ڕێژە وەکوتم ڕێژە لە ئەبێتەوە گۆشەکە تقریبان بناسیتەوە لەبەکە و سەرپراسۆکە بناسیتەوە کە ڕێژەی چەورەکەی خۆی چەندێکە ئەو کاتە ئەتوانی دووگەکە کەمتر بەس عادەتەن کولیل بۆی کە من ینی تەجوبەی خۆم لە ماوەی ئیشکردما کردومە عادەتەن کیلۆیەک تۆ کیلۆیە قیبە بکەی ینی ئەگەر نی کیلۆی لەبە بێ ڕۆبێکی شتی سەرپراسوو بێ و ڕۆبێکی دووک بێ تەسەوڕەکەم کەبابێکی جوانی بەلەزەت و بەتامی لێ دەرەچێت نا ئەو کاتە ئەگەر وەکوتم ئەم هەر وەکو تەقریبەنێک شتێکی وە جوان دەرەچێت بەڵامی تر هەندێک جاریژێ لەبەکە زۆر چەورە لەوانێ دووگی هەر نەوێت 100 گرامێت 150 گرامێ دووک لەوانێ کیفایەت بێ یا بۆ نەسەر پراسۆکە چەورە جاری وایە ئەنی دووگەکەی کەمترەوێ زیاترێ بەڵام ئەوەی کە عام ئەو قیاسە تەسەوڕەکەم زۆر باش بۆ ئەزیزانی کە ئەچنە دەرەوە یان لە ماڵەوە ئەیانەوێ قیمە بکەن ئەو قیاسە تەسەوڕەکەم زۆر باش بێ و تان کەبابێکی جوانی تیادەکەنەوە دوای گۆشەکان ور دەکەیت ئەم لەبە ئەمە تەبانکەمێک ئیمان کردووە لەبە ئەوێ پاک بکرێ لەبە ئێمە لەبەکان کۆمەڵێ لو پیسی تایە بێ کە هەڵمان واسی تەمان پاکیەکەین جوان بۆی کە ئەو پیسی و لەبە و ئەو پیسیانەی پێوە بێ کەبابەکە ناخۆشەکە هەم زبریکی تایە کە لە کاتێکە بەڕێزێک ئەیخوا دەڵێ هەندێک کەباب خواردن ئەزەمودا ئێسقانی تێکەوێ ئەو لۆ پیسانی تێکەوێ کەبابەکە ناخۆشەکە جا لەبە بۆ وردکردن ئەمە بۆ بەم شێوازە وردیەکەین بۆ کەباب یەک شتیکەش زۆر زەرورە خوێ ینی خوێ زۆر زەرورە تۆ تا قیاسی خوێەکەت باش بێت کەبابەکە چۆن کەبابەکە بێخوێ بێ زۆر بکات ئەکەوێت ئەگەر سوێدیش بێ ڕق زۆر دەرەچێت ئەنی ئەبێ قیاسی خوێەکەت قیاسێکی باش بێ بۆی کە قیاسێ بدۆزیتەوە زۆر کەس لە ماڵان زۆر کار لە ماڵان خەڵک یعنی
قیمەکەن ئەچی خوێی ورد بەکارێنن خوێی ورد زۆر غەڵەتە بۆ قیمە خوێی ورد بە کەڵک نایەت و بەڕاستی ئیسفادەی لێ ناکرێت بۆ بتەوێت کە بەڵە بڵ بزەبێت ئەبێ خوێی زبر بێ بۆ قیمە چکە خوێی ورد ئەو زۆر یان قیاس بۆ دەرناچێت بە تایبەتی لە قیمە ئێمە کە زۆر لە ماڵانیشە جایەک هەڵی باوی بەڕاستی ئەوەی کە لە ماڵان لە دەرەوە یان قیمە لە قەساب ئەکڕێت قیمەی قەساب کۆمەڵە شتیە ینی وەکو ئێمە قیمە ناکەن ئێمە قیمە بۆ کەبابەکەن ئەوان وایە بۆ کەبابێکن بەڵام ئەوەی کە بۆ کەباب ئەشە بەکارینیان یا ئەو وەنە خوێ ساب دوای قیمەکردنەکە خوێکرێ جا ئەو خوێ ئەو کەبابەت تێر خوێ نابێت ئێمە کە ئێمە ئێستا ئەیبینن کە ئێمە لێرە خوێەکەین ئەو خوێ لەگەڵ گۆشتەکە تێکەڵە بێت کە ئەیگەی بە مەکینەکە تەماتەکە خوێەکە هەمووی تێکەڵە بێ کەبابەکە بەلەزترە بێت قەساب بۆ شێوازنی ئەوان زیاتریش قەساب ڕەشە گۆشت بەکارێنێ بۆ ناو قیمە بڵێ ینی قەناعەت کە تەجروبەم کردووە من 1 کیلۆ ڕەشە گۆشت ینی ئەیا لە تەقریبەن 3 کیلۆ سەرپراسوی ناسن یعنی تۆ 3 کیلۆ بتەوێت کەبابێک کە ئەیکەیت ئەگەر 3 کیلۆ سەرپراسوی پێویست بێت کیلۆیە کیلۆ نیوە ڕەشە گۆشتی تێکە کافیەکە ئەنی ئەمەە ڕەشە گۆشت کەباب جیڕەکاتەوە ئەمەە کەباب ینی قورسەکە ئەمەە دووک چونکە ئێمە لە بەکەمان ئەم سەرپراسۆکەمان ناسکە ئەم لە بەکەش لە بەیەکی جوانە ئەمەە دووک کافیە بۆی کە کەبابێکی جوانی ناسکی تیادا بچێت سەبوون و شێت ئەوانە من خۆکو خۆم ینی بەکاری نایەنم دووسێت بۆ دووسی هۆکار بەکارێن یەکێ لەوانە بۆ زیاد بوونە سەبوون عادەتەن تۆ 5-6 سەبوونی تێەکە قیمەکەی زیاترە بێت ئەگی ناوەکو بۆ مەسلەی هەیە بۆ کەوتنە بۆی نەکەوێت بەڵام تۆ کە وەستا بووی ئەوانەی کە بۆن باسی وەستاکەین کە تۆ وەستابووی پێویست ناکە قیاسی خۆی بزانی تو قیاسی خۆ گۆشتشتەکان تێکەڵ بکەیت بەڵام سەبوون و کەپەک بەڕاستی نازە من بە باشی دانانم هەر لە ڕووی دینەوە هەم لە ڕووی ئیشەکەیشەوە چکە هەندێک کەسی ئێستا بەڕاستی بە نان و شت نان ناخۆن نان بە نان تێکەچینە بە زۆر کەسی پێنجی پێوەکڵە کاکەگەر کەپەکی تایان سەبوونی تایە ئادی تیا بە کەبابەکە نەبێت بۆ عادەتەن کیلۆیەکیش تەماتە نیوە کیفایەتان ئێوە نیە بڵێ زۆر بەڵام ئەوەی کە زۆر زەرور لە تەماتە گوشینەکەیەتی ئەم ئاوە نەچێتە ناو قیمەوە کەەوە ئەوە چۆن ناو قیمەوە عادەتەن قیمەکە ئەو ناسکی لە دەسێ ئەو ناتوانانی کۆنتترۆلێکی بە کوردێکی هەرەکەوێتە خوارەوە یان قیمەکە تەڕە بێت کەمان ورد کرد و خوێمان کرد و تەماتەمان کرد ئەکەین بە قیمە یەک شتیکەش زەرورە لە مەسەلەی قیمەکردنا مۆزوعی مەسفەی قیمەکانە ینی من ئێستا مەسفەی ناوەوە من مەکینەکەم بۆ لە مەسفەکەی 22 دەمەکەی 22 6 و یەک جارە ینی 8 عادەتەن 6 یەک جار کیفایەتە 8 دوو جار جارونی و دوو جار کیفایەتە لەگەڵ دە دوو جار تر کیفایەت ئەگەر حەزکە قیمەکە کەمێ زبرتر بێ ئەتوانێت یەک جار بەڵام کەمێ زبر دەرەچێ بۆ هەیە وەستا یان کەمێت بەدای ئەوانەی لە ماڵەوەی کرد بۆ ئەوانە نابن اینجا مەگەر وەستایەک زۆر شارەزابی ینی کەمێک ئیزعاجە بۆ ماڵ و بۆ دەرەوە بەکەڵکەوە نایە بەڵام من وەکو خۆم ئەوە تەجروبەم کردووە 2 ساڵ 3 ساڵە 6 و یەک جار قیمەیەکی جوانی تا دەرەچێ و شتێکی مەزبوطی تا دەرەچێ بێکێش قیمەکە وەکو وتمان هەموو شتێک پەیوەندی بە یەکەوە هەیە شێلانەکەشی زۆر زۆر زەرورە ئەنی تۆ تا جوان بیشێلی تا جوان بیشێلێت و تا تێکی بێی هەمووی ئەو کاتە گۆشتەکان هەمووی بە یەکەوە تێکە چکە لە مکینەکە بەڵەوە چکە لە مەکینەکە وەکو هین نییە لە مەکینەکە ئەو تێکەڵە مەکینەکە بە زوردێکە تێکەڵی ناکە
قیمۆشتەکانمان کرد شێوازەکان باسمان کرد و قیمەکانمان چی تێکەڵەکەین و گۆشتەکانمان میوە باسیەوەمان کرد ساش شێوازی مەرحەلەی کۆتایی لیانی لە پێش کۆتایی ئەو وەڵام من ئەوە گەرم هاتووە گینا من ئەوکو دەسا و عادەتەن زستان و بینە گۆڕێکەکەم زستان دەساوکە کەمە گەرمتر بێ بۆ دەستی خۆت خۆشە بۆی کە کەبابەیە دەچێنە دەسا و هیچ عینێکی نییە ئیلا گرنگێکی نییە ئیلا ئەوەیە کە تۆ کەبابەکە ئەیە لە شیش نالکێ بەدەستەوە بەس عنی ئیسفادەکەی ئەوەیە کە ئەو قیمە نالکێ بەدەستەوە و قیمەکە چۆن بڵێ کەبابەکە جوانی جوان دەربچێت گیناوەکو ئاوی سادیان گەرم زۆر گرنگ نییە بۆ لایانی کەبابەکەش ئەوانەی کە بۆ نمونە لە ماڵەوە ئەدەن گونگەکەیان بچووکتر بێ باشتر فێرە بن و باشتر دەتوانن لێبن شیشەکە کورگەکە گریت و ئەوە بەڵێ لە حەدێکی وەسەتە دەستی تەڕەکەی بۆی کە ئاوە بەڵێ بۆی کە عادەتەن ئەوە بۆ کە ماڵەوە ئەخر ئەوە قفڵکردنی پێڵێ ئەوە قفلەکەی ئیتر هیچ مشکلەیەکی نییە و ئەوانەی کە لە ماڵەوەن با گونکەکان هەیە کێشە هەیە لە ئەوانەی لە ئەچنە دەرەوە یان لە ماڵەوە مشکلەیەکیانەیە یەک گونکەکان ئەوە نەیەوێت یەک گونکی گەورەکە گونک عادەتەن بچووک بێ بۆ کەسانی کە بۆ نازانیان شێوازی دەستگرتنیان شێوازی دەستکردنیان زۆر زەرە وانەی کە لە ماڵەوە یا لە دەرەوە کەبابەکەن گونکەکە بچووکتر بێ باشتر بێ کە ئەوە بلکان بە یەکەوە قیمەکان ئاوە بێ یەکەم دەست تەڕکە نابێت زۆر دەستیش تەڕکەی زۆر دەستی تەڕ کرد کەبابەکە ئەفلەکەتەوە بە دەستەوە و جوان دەرناچێت جارێ دوو جار کیفایەتە ئەوە لێکن ئامە قفڵە کردی هەمەکەم ئاوەلێکە پێڵەن قفڵ کاتە کەبابەکە بۆ هەم کەبابێک بچووک دەرەچێت بۆ ئەوان ئەتوانن جوان بیبرژێنن هەم کەبابەکە قفڵە بێت و شتێکی جوان بەس گونکی گەورە بۆ ئەوان دەرناچێت